ئێمە دڵسۆزتر بووین بۆ خەڵکەکە کەچی حکوومەت ئەو بە شایستەوە نازانێ موچەکەمان بۆ سەر بکات و یاخود داکۆکیمان لێ بکات لە بەرامبەر بەغدادا. ئێمە وەکو بەشێک لە بژمێرانی گەرمیان ئەمڕۆ لە بەردەم بەڕێوەبەرایەتی ئاماری گەرمیان گردوینەوە کە کۆمەڵە داواکاریمان هەیە کە داواکاریەکانیشمان حەق و ڕەوان یەکێک لە داواکاریەکانمان کە پێنەدانی مافی شایستەداریەکانی مانگی 12ەیە کە بەراورد بە حکوومەتی عێراق هەمان ئیشکراوەکە لەو کاتە کە بژمێرەکان ئیشیان کردووە ئەوان ماف و شایستەداریەکان خۆیانیان وەرگرتووە بەڵام ئێرە مانگی 12مان وەرنەگرتووە و داوا ئەەکەین کە ماف و شایستەداریەکانی مانگی 12 بە زووتری کات دابش بکرێ لە هەرێمی کوردستانیش. یەکێتر لە داواکاریەکانی بژمێرەکان بەڕاستی دامەزراندنە ئەو ئەرکوماندووبوونەی کە بژمێرەکان هەوڵیان بۆدا یاخود کێشایانە یاخود ئەو ئەرکەی کە لە خوێندنە ئەرکیان کێشاوە بەڕاستی حەقی خۆیانە کە هەر کەسێ لە بوارەکەی خۆیان دابمەزرێ بۆیە داوا لە ڕێی مایکی ئێوە داوا ئەەکەین کە ماف و شایستەداریەکانی مانگی 12 و هیچ نەبێ ئیشێکیش بۆ بژمێرەکان بکرێت بۆی بە زووتری کات دابمەزرێن. وەکو بژمێرەکانی گەرمیان ئەمە چەندین جارێ ئەمە دێنە قایمقامێت و لای ئامار بۆ ئەوەی موچەی مانگی 12 و لەگەڵ دامەزانمان بۆ بکرێت. ئێمە لە نێوان ئێمە و عێراقدا عەقدەکەی عەقدەکە بۆ 2 مانگە. حکوومەتی عێراقی موچەی مانگێکی بۆ سەرف کردوونە بۆ موچەی مانگی دووەم ئەڵێ سەرفی ناکەم چونکە ئێوە کارتان نەکردووە بەراوردمانەکە بە بژمێرەکانی عێراق. بژمێرەکانی عێراق لە ڕۆژێکە 4 بۆ 6 کاتژمێرکاریان کردووە کە لە کاتێکا ئێمە بژمێرمان هەبووە تاوکو 11 شەو کاری کردووە زیاتر لە 12 کاتژمێر بۆ 14 کاتژمێر کاری کردە کەواتە ئێمە کاتەکەمان ئەتوانین بڵێن 2 مانگ زیاتریش کارمان کردووە لەگەڵ ئەوەدا ئەوان بەوەی شایستەوەی نازانن موچەکەمان بۆ سەرف بکەن. ئێمە بژمێرمان هەبووە خێزانی مناڵی بچووک من خۆ منداڵم جێشتووە 8 مانگ بووە لە ماڵە جێمێشتووە بە تەنیا ینی لەژێر چاودێری خۆمانە بووە کەچی ئەوە بە شایستەی ئەوەی نازانیە موچەکەی من سەرفکات و کارەکەی سەرەتا کارگەیان وەسفا کردووە کە کارێکی زۆر مەزەی کەچی ئێستاکە وا بێقیمەتیان کردووە ئەلەساس ئێمە هیچ شێوێکمان نەکردووە کەچی سەرکەوتنی ئەو سەرژمێریە لە عێراقا بۆ ئێمە لە ناو بژمێرەکەشە ئێمە چەندین خاڵمان بۆ ئەو بژمێرە زیاد کرد کە ئەسڵەن حکوومەتی عێراقی گرنگی پێ نەدابوو سەبارەت بە کردووەک و پرسی ئەنفال وەکو پرسی ڕوخاندنی گوندەکە کەچی ئێمە خۆمان لە بەروە حەسمان بە پرسیارەتی خۆمان ئەوە خاڵانەمان زیاد کردووە ینی ئێمە دڵسۆزتر بووین بۆ خەڵکەکە کەچی حکوومەت ئەو بە شایستەوە نازانێ موچەکەمان بۆ سەر بکات و یاخود داکۆکیمان لێ بکات لە بەرامبەر بەغدادا.